خۆشهاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن. قەیرانی سووریا درێژەی هەیە و لە ئێستادا تەواوی سەرنجەکان لەسەر ناوچەی ئیدلب و ئەو شەڕە چاوەڕوانکراوەیە هاوکاتی ئەو هەوڵانەی دەدرێن بۆ هێنانە ئارای ئاگربەست لە پێناو پاراستنی خەڵکی سیڤیل، هەروەهاش ڕێگەگرتن لە پەرەسەندنەکانی تری ئەو شەڕە. شاندی ئەمریکا لە پێش هەموو شتێکدا ڕەوشە ترسناکەکەی ئیدلبی خستە ڕوو، هەروەها داواکەشمان بۆ جێبەجێکردنی بە پەلەی ئاگربەست. ئێمەوەها لی دەڕوانین کە مەترسیە بۆ سەر ئاشتی نەک هەر لە سووریادا بەڵکو لە تەواوی ناوچەکەدا. هەر بۆیە پێویستە چەندێک بکرێت بە زوویی کاری لەسەر بکرێت. 3 ملیۆنی و خەڵکی سیڤیل لەوێن و ژیانیان و شوێنەکانی تێدا ئاواران لە مەترسیدان ئالەم کاتەدا کە قسەی تێدا دەکەین. حکوومەتی سووریاش جەخت دەکاتەوە لەوەی دەبێ ئەو هێرشە بکرێت و لە بڕواایشدایە ئیدلب دەبێتە خاڵی کۆتایی لە قەیرانی سووریادا. ئەمریکاش لەو بڕواایەدایە ڕژێمی سووریا کۆمەڵێک ئەرکی لەسرە تا بیان کات. هەتا ئێستا هیچ هەنگاوێکمان نەبینیوە وەک ئاگربەست لە ئیدلب، وەک کۆبوونەوەی لیژنەی داڕشتنی دەستور، تا دڵنیاییەکمان بداتێ سەبارەت بەوەی ئایا ڕژێمەکەی ئەسەد بەڕاستی تێگەیشتووە لەوەی دەبێت چی بکات بۆ یارمەتیدان تا ئەم قەیرانە کۆتایی پێبێت. ئەلبەت شەڕی ناوخۆی سووریا یەکێکە لە هەرە ئاڵۆزترین قەیرانەکان لەو ڕوانگەیەوەی ئەم شەڕە بە هەر ئاڕاستەیەکدا بڕوە کاریگەری خۆی لەسەر ئاستی نێونەتەوەیش دروست دەکا. ئەمە بێلەوەی بۆتە مەیدانێک بۆ جموجۆڵی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانیش. ئێمە دەمانەوێت ئەم قەیرانە چارەسەر بکرێت، هەرتەنها لەبەر ڕەهەندی ناوخۆیی نا کە بۆتە کارەسات، بەڵکو بەهۆی ئەوەی ئەم قەیرانە 5 هێزی دەرەکی بردوتە ناو سووریاوە و هەر یەکەیشان کردەی سەربازی بۆ مەبەستی ئاسایشی تایبەت بەخۆی دەکات لە ناو سووریادا. ئەمەش مەترسی پێکدادانی لە نێوان هەرێکێک لەو هێزانە دروست کردووە. ئێمە بە تایبەتیش نیگەرانین لە ڕۆڵی ئێران لە سووریادا کە دۆست و هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا دەکاتە ئامانج. ئەوروپاییەکانیش هاوڕای ئەمریکان لەوەی پێویستە ڕێوشێنێکی تایبەت بگیرێتە بەر بۆ ناوچەی ئیدلب و ڕێگە لە هەڵایسانی هەر قەیرانێکی تر بگیرێ بەهۆی ئەو ناوچەیەوە. ئەرچی سەرەکی هاوبەشمان جێگیرکردنەوەی ئارامی و ئاسوودەییە لە ئیدلب لە پێناو ڕێگەگرتن لە کارەساتێکی نوێی مرۆیی و قەیرانی ئاسایشی. داوا لە ڕژێمی سووریا و لایەنگرەکانشی دەکەین تا هێرشە بێسەروبەرەکانیان دژی خەڵکی سیڤیل لە ئیدلب ڕابگرن. هەر چۆنێک بێت سووریاییەکان لەگەڵ ئەوەدا نین جارێکی تر حکوومەتەکەی بەشار ئەسەد بگەڕێتەوە بۆ ئەو ناوچەیە، بەڵام بە مەخابنیەوە دەڵێن دەرفەتیان بۆ بەشار ئەسەد ڕەخساندووە. پێم وانییە ئەوە خواستی سووریەکان بێت تا ڕژێمی سووریا بگەڕێتەوە بۆ ئیدلب، بەڵام بەداخەوە ڕێگە بە ڕژێم دراوە لە ڕێی پشتیوانی رووسیاوە بۆ بەردەمانکردنی نەخۆشخانە و شوێنە سیڤیلەکانی تری ئیدلب. کۆمەڵکوژی خەڵقی ئیدلب دەکرێت و خەڵقیش هیچ بژارەیەکیان لەبەردەستانیە سەبارەت بەوەی کێ دەگەڕێتەوە. هەر بە ماوەیەکی کەم پاش سەرهەڵدانی گەلی سووریا دژ بە ڕژێمەکەی بەشار ئەسەد، ڕەهەندی هەرێمایەتی و دواتریش ڕەهەندی نێونەتەوەیی بوونە بەشێکی دانەبڕاو لە قەیرانی سووریا. ئەمەش وەک چاودێر دەڵێن وهای کردووە هەوڵەکان بۆ چارەسەری سیاسیانە قورستر بن. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنمەیە لەسەر سووریا میوانداری نیکۆلاس هەراس لە نێوەندی نیو ئەمریکا سکیوریتی دەکات. نیکۆلاس ئەندام و شیکەرەوەشە لە جیمز تاون فاوندیشن، لێکۆڵینەوەکانیشی زیاتر سەبارەت بە قەیران و کێشە ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکان. نیکۆلاس سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ قبولکردنی میوانداریەکەمان و یەکەم پرسیاریشم ئەوەیە لە پاش زیاتر لە 8 ساڵی قەیرانی ناوخۆیی سووریا لە ئێستادا هەر هەموو سەرنجەکان لەسەر ناوچەی ئیدلبە. ئیدلب چی دەگەیەنێ لەم قەیرانەدا؟ سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت. ئیدلیب بۆتە نێوەندی سەرنجی جیهان بەهۆی ئەو ڕەوشەی هەیەی. ئیدلیب بۆتە شوێنێک بۆ 3 ملیۆن و خەڵکی خاوەن شۆڕشی سووریا. بەشار ئەسەد و هاوپەیمانەکانی شکستیان بە زۆربەی دژبەرەکانیان هێناوە، بە تایبەتیش لە ڕۆژاوای سووریا. ئێستاش تەنها شتێک کە کەوتوتە نێوان بەشار ئەسەد و سەرکەوتنە سەرەکیەکەیەوە ناوچەی ئیدلیبە. ئەوە تا تورکیا و رووسیا ڕێکەوتنیان هەیە بۆ پێکێنانی هەرێمێکی پارێزراو لە ئیدلیب تا ڕێ لە هێرشی ئەسەد بگرن و وەک تەگەرەیەکیشە لە بەردەم ڕژێمی سووریادا.
ئەگەر بێت و بەپێی ئەوەی کە کۆمەڵگەی نێونەتەوەی و تەنانەت ئەمریکاش کە داوای دەکا پێویستە ئاگربەست بێتە ئاراوە لە سووریادا ئاگربەست چارەسەری ئەو کێشەی ئیدلب دەکا؟ ئاگربەست لە ئیدلیب ناتوانێت چارەسەریەکی بەردەوامی بۆ ڕەوشەکە پێبێت. کێشەکە لەوەدایە بەشار ئەسەد و ڕژێمەکەی لەو بڕوایەدان کە پێویستە هەموو سووریا لەژێر کۆنتترۆلیاندا بێت. هیچ هۆکارێکیش لای ئەسەد نییە تا بەهەبوونی زۆنێک بۆ سەرهەڵداوانی سەر بە تورکیا قایل بێت لە ناو سووریادا و لەژێر کۆنتترۆلی خۆیدا نەبێت. چونکە ئەگەر وەها بکات وەک داوای خۆکوشتنی ڕژێمەکەیەتی بەشار ئەسەد دەزانێت ئەگەر ئیدلیب لە دەرەوەی دەسەڵاتی ئەودا بێت ئەوە دەخرێتە سەر ناوچەی ئەفرین بەپێی سیاسەتی تورکیا کە بە قەڵغانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات ناودێری دەکات و ئەلبەتە ئەمەش دژی ڕژێمی سووریا بەکاردەهێنێت هاوکاتی خستنی فشارێکی گەورە بۆ سەر رووسیا بۆ ڕێکەوتنێک کە ڕۆڵی مۆسکۆ لە هاوکێشەکانی سووریادا بگۆڕێت. بۆ ئەوانەش لە جیهاندا کە پشتیوانی لە شۆڕشی سووریا دەکەن ئەگە تەنها 1 کیلۆمەتر دووجا خاکی ئازادکراو هەبێت لە وڵاتەدا ئەوە دژی ئەسەد بەکاری دەهێنن. هەر بۆیە هەرگیز ڕێبەوە نادات. لەسەر بابەتی تورکیا دواتر دێن بەشێکی ئەم بەرنامەیە تەرخانە بۆ بوونی تورکیا لە سووریادا بەڵام ئەمێ بزانم لە قەیرانی سووریادا وەکو ڕاپۆرتەکانی نەتەوەیە گرتوەکانی ئاماژەی پێدەکەن زیانێکی ئێجگار زۆر لە خەڵکی سیڤیل کەوتووە خەڵک کوژراوە خەڵک بریندارە خەڵک ئاوارە بووە بۆ دنیایەت کارەساتی تر ینی بەڵام لە ئێستادا بۆ زیاتر جەخت لەوە دەکرێتەوە. من ناڵم خەڵکی سیڤل نەپارێزن ینی مەبەستەکەم ئەوە نییە بەڵام لەگەڵ ئەم جۆرە ئاگربەستەدا لەگەڵ ئەم جۆرە با بڵین سەر و سەوداکردنەدا بە ناوی خەڵکی سیڤلەوە تێرۆریستەکان زۆر سوودمەند دەبن وایە یان نابەڕایتەوە. The challenge in Idlib is that these armed groups that are called terrorists. سەختیەکەی ڕەوشی ئیدلیب ئەو ڕێکخراوە چەکدارانان کە پێیان دەگوترێت تیرۆریست وەک هەیئەتی تەحریری شام خوراسانیەکان پارتی ئیسلامی تورکستان و لایەنی تریش ئەوانە خۆیان تێکەڵ بە خەڵکی سیڤیل کردووە. خەڵکێکی زۆری سیڤیل هەن لە ئیدلیب و تیرۆریز نین. رووسیاش دەخوازێت دەستی هەبێت لە ناویاندا و بگاتە ئەنجامێک لەگەڵیان بۆ ئاشتی لە سووریادا. بەڵام بەهۆی ئەو جەختکردنەوە زۆرەی لەسەر ئەو گروپانە هەن کە پێیان دەگوتێت تێرۆریست زۆریان کردووە تا خەڵکی سووریا بخەنە ریزەکانی خۆیانەوە و هەوڵەکانیان تا لە ناو کۆمەلگاکاندا پارێزراو بن. ئەمە ئەرکەکەی زۆر قورس کردووە تا بزانێت چۆن و بە چ ڕێگەیەک دەرفەتیان بۆ نەهێڕێتەوە لەوەی لە ناوەوە و لە دەرەوەی سووریاش هێرش بکەن. Before these terrorist groups can organize and plan attacks outside of Syria. بەڵام ئێستا یەکێک لە کێشەکانەوەیە چۆن نەتوانین پێناسەی تێرۆریستەکان بکەین. تورکیا پێناسەیەکی رووسیا شتێکی تر دەڵێ سووریا بۆ خۆی شتێکی کە دەڵێ ئەمریکا بە جۆرێکی تر لێی دەڕوانێ چۆن نەتوانرێ ئەو هاوڕاییە بێنرێتە ئاراوە. This situation is almost irreconcilable. ئەم کێشەیە ئەوەیە کە هەرگیز هاوڕایی لەسەر دروست نابێت. بەڕوانینی ڕژەمەکەی ئەسەد هەر کەسێک لە ئیدلیب بێت ئەوە تیرۆریستە و چەکی دژی حکوومەتەکە هەڵگرتووە یانیش وەک لانگری تیرۆریستەکان سەیرانەکەن. لێرەدا دۆسە سەرچیەکە ئەوەی ئەمریکا چ جۆرە ڕوانینێکی هەیە. بەگشتی ئەمریکا وەها لە ئیدلیب دەڕوانێت کە گەورەترین بنکەی ئەلقاعیدەیە لە وەتای هێرشە تیرۆرکاریەکانی 11 سپتەمبەرەوە. هەر چۆنێک بێت ئەمریکاش ناڵێت هەموو ئیدلیب تیرۆریستن و داوا دەکات هەوڵەکان تیرۆریستان بنکۆڵ بکرێت. بەڵام هەوڵی ڕژێمی سووریا ڕێگەگرتنە لەوەی وەها بکرێت چونکە ئەمە ڕوانینە ڕاستەقینەکەی بەشارە کە هەر کەسێک هاوڕای نەبێت تیرۆریستە. وەک باڵێز جیمز جێفری باسی کرد هەوڵی هێنانە ئارای ئاگربەست دەدات بەڵام پێویستە ئەوەش بزانێت کە ئەو ئاگربەستە کێشە بنچینەکەی ئیدلیب چارەسەر ناکات چونکە ئەگەر ڕژێمی سووریا هاوپەیمانەکانی ئەو کێشەیە چارەسەر نەکەن ئەی دەبێت کێ بیکەن. ئەوە ئیتر ئەو ئەرکە دەکەوێتە سەر شانی تورکیا و ئەمریکا و فەڕەنسا و هێزەکانی تری وڵاتانی ڕۆژاوە. Burden will then fall on Turkey, the United States, France and other Western powers. کێ ئەتوانێت ببێتە فشار بەسەر ڕژێمەکەی بەشار ئەسەدەوە تا بۆ ئاگربەستە قایل بێ کە ئەمریکا زۆربەی کۆمەڵگەی نێونەتەوەیش داوای دەکەن. تەنها لە یەک کاتدا ئاگربەست دەکرێت ئەویش ئەگەر تورکیا و ئەمریکا ئاستی لێدانی ڕژێمی سووریا بەرزتر بکەنەوە. بە
باسێکیش لە رووسیا و ئەمریکا بکەین لە ناو سووریادا چکە ئەوەش بە بەشێک لە کێشەکەدا دەنرێن. دەشێت بەشێکی گەورەی قەیرانی سووریا ناکۆچەکانی نێوان واشنگتن و مۆسکۆ بن، بە تایبەتیش کاتێک دێتە سەر باسکردنی بەرنامەی هەر یەکێک لەو دوو وڵاتە ئەمریکا و رووسیا، ئەوە بە ئاسانی جیاوازیە گەورەکان دەردەکەون. ئەمریکا هەوڵی یاسایش و سەقامگیری دەدات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەوڵ دەدەین ڕێگە بگرین لەوەی تێرۆریستان شوێنێکیان هەبێت بۆ داڵدەدان، هەوڵدان بۆ دڵنیابوون لە گەیاندنی پێداویستەکان و ئازادی هاتوچۆ. بەڵام ئەوەی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیکات ڕێک پێچەوانی هەوڵەکانی ئێمەیە. با سووریا بە نمونە وەربگرین کە دەتوانین با سیرکردنێکی ئەوێ بزانین رووسیا چی دەکات. تەنها هەوڵی بەرژەوەندی خۆی دەدات لە ڕێنماییکردن و یارمەتیدانی هاوبەشەکانیەوە. پێ ناچێت مۆسکۆ سیاسەتێکی ڕوون و ئاشکرای هەبێت لە سووریادا و بە هەمان شێوەش لەگەڵ هاوپەیمانەکانیشدا هەر تەنها کار لەسەر بەرژەوەندیەکانی خۆی دەکات. مۆسکۆ دەیەوێت گەمەی خۆی لەگەڵ هەموو لایەنەکاندا بکات لە سووریادا کە دەشێت بە ئاڵۆسترین مەیدانی شەڕ لە مێژوودا ناودێری بکەم. کاراکتەری زۆرمان هەند لەوێ. هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکامان هەیە بۆ لە ناوبردنی داعش. هاوپەیمانەکانی خۆمان هەیە لە سووریا. لەولاشەوە ڕژێمە درڕندەکەی ئەسەد و ئێرانەکان و رووسیا و ئەلقاعیدە و ئەوانەت هەن. جا ئەگەر سەیرێکی ڕەوشەکە بکەیت بۆ دەردەکەوێت رووسیا بەپێی بەرژەوەندی ڕۆژ سەودا دەکات. بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەمریکا و رووسیا لە چارەسەرکردنی سیاسیانەی قەیرانی سووریادا گرنگن و نەتەوە یەکگرتوەکان هەوڵی خۆیشی بۆ ئاڕاستەیەدا دەست پێ کردووە تا کەلێنی جیاوازیەکانی ئەم دوو زلهێزەی جیهان هەر هیچ نەبێ کەم بکاتەوە. لەو بڕوایدام هاوکاری نێوان رووسیا و ئەمریکا گرنگ و سەرەکیشە بۆ ئێمە تا بتوانین پرۆسەی چارەسەری سیاسی بەرەو پێش بەرین. ئەوەش کە لای هاوڕێ و دۆستە رووسیایی و ئەمریکاییەکانەوە گوێبیستی دەبم هەڵوێستی ئەرێنین. ئەمەش بۆ مانایەن نییە بگوترێ سووریاییەکان بە سیاسەتی ئەمریکاش قایلن لە وڵاتەکەیاندا لە کاتێکدا داوای کۆمەک دەکەن تا ڕێگە لە زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل بژیرێت. ئەمریکاش کەسی هێناوە لەوەی سیاسەتێکی هەبێت بۆ سووریا. ئەمە هەر لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی ترامپدانە، بەڵکو لەسەر وەختی ئۆباماشدا و پێشتریش. هەر بۆیە پێم وایە ئەمریکا لەمەدا سەرکەوتونیە پێویستە ئەمریکا وەک زلهێزێکی جیهانی ڕۆڵی خۆی هەبێت و هەر هیچ نەبێت بۆ هاوسەنگی. بەڵام پێی ناچێت ئەمریکا ئەو خواستەی هەبێت تا ڕۆڵێکی بنیادنەر ببینێت لە سووریادا لە کاتێکدا بۆمبەکان دەدەن بەسەر خەڵقی سیڤیلدا و کەسیش نییە بیان وەستێنێت. نێکۆلاس لەگەڵ هەموو ئەو ڕەوشە ئاڵۆزەی کە ئێستا لە سووریادا هەیە پێت وایە ئەمریکا و رووسیا بەم زوانە هەریج نەبێ بگەنە ئەنجامێک کە پێکەوە دابنیشن و هەردووشیان خاوەنی بەرنمەیەکی هاوبەش بن بۆ چارەسەرکردنی سیاسیانەی قەیرانی سووریا؟ لە ئایندەیەکی نزیکدا نا سەختیەکە لەوەدایە کە ئەمریکا دەخوازێت لە ڕێی سزاکانەوە فشارەکان بخاتە سەر ڕژێمەکەی ئەسەد بەرزترین ئاستی فشارەکان، یانی شتێکی هاوشێوەی ئەوەی لەسەر ئێرانە ئێستا. رووسیاش لەمە تێدەگات، بەڵام لەو بڕوایشدایە ئەو هاوڕاییە جیهانیەی ئەمریکا لەسەر دۆسەی سووریا بەدەستی هێناوە سەبارەت بەوەی هێورکردنەوەکان لەسەر بەشار ئەسەد شتێکی ڕاست و مۆراڵی نییە. مۆسکۆ لەو بڕوایەدایە ئەو هاوڕاییە لە تێکشکاندایە لەو سۆنگەیەوەی هەندێک وڵاتی ئەوروپایی و بەگشتیش لە جیهانی عەرەبدا بێزاری لە درێژە کێشانی شەڕی ناوخۆی سووریا دروست بووە. ماندوو بێزارن لەو هەڕەشە و مەترسیانی لە سووریاوە سەر هەڵدەدەن و داواش دەکەن کەسێکی بەهێز جارێکی تر ببێتەوە فەرمانڕەوای سووریا. باز لەوە دەکەی کە دەڵێ ئەمریکا سیاسەتی بەکارهێنانی بەرزترین ئاستی فشاری هەیە بۆ سەر ڕژەمەکەی بەشار ئەسەد، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئەو جۆرە سیاسەتە چ کاریگەریەکی دەبێت بەسەر ڕژێمی ئەسەدەوە. ینی ڕژێمی ئەسەد لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا توانیوێتی بەرگە بگرێ. پێدوان نییە پێویستە ئەمریکا پێداچوونەوەی بە سیاسەتی خۆیدا بکە؟ ئەمریکا لەسەر ئەو سیاسەتەیە کە بەرزترینی ئاستی سزاکان لەسەر ئەسەد زیاتر بکات. بەڕێوەبەرایەتەکەی ترامپ تیمی سووریا بە تەواوەتی لەو بڕوایەدان بە فشاری ئابووری دەتوانن بەشار ئەسەد بخەنە سەر چۆک و وەک بەرئەنجامێکیش رووسیا بیهێننەوە سەرمێزی دانووساندن. تەواوی ئەم استراتیژیەتەی بەرزترین ئاستی فشار وەها داڕێژراوە تا ڕێگە لە ئەسەد بگرێت لەوەی تامی سەرکەوتن بکات و بۆ سەرکەوتنیش لە شەڕدا دانراوە. لە پاش کۆتایی هاتنی شەڕی سووریا
چونکە ڕێگر دەبێت لەوەی بەشار فەرمانڕەوایەتێکی جێگیری هەبێت ڕێگەی لێ دەگیرێت لەوەی دەستی ڕابگات بە دارایی بۆ ئاوادانکردنەوە ڕێگەی لێ دەگیرێت لەوەی ڕەوشەکەی بۆ ئاسایی بێتەوە بەڕاستیش بڵێم ئەمە قومارکردنێکی ترسناکی تیمەکەی ترامپە قومارەکەش لەوەدایە کە ئەم بەرزترین ئاستی فشارە هاوڕایی نێونەتەوەی لەسەر ئەسەد دەهێڵێتەوە و لەوانەیە لە 2 ساڵی داهاتوودا رووسیا ناچار بێت بگەرێتەوە سەرمێزی دانوستاندن بەڵام ئەگەر لەو قومارەدا براوە نەبوویت ئیدی چی ڕوودەدات ئەوە ئیتر ئەمریکا بەرپرسیار دەبێت لە نزیکەی 1/3 سووریا و پرسیاریش دەکرێت چی بکات لەم ناوچانەدا بە تایبەتیش ئەگەر بەشار هەر لە دیمەشق مابێتەوە ئەمە دەبێتە قەیرانێک لە سیاسەتی ئەمریکادا بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە هەموو ئەمەدا ئێمە ناتوانین چاولەوە بۆشین کە بەشار ئەسەد ڕووسیای هەیە بۆ کوێسەک خۆشت ئاماژە و پێکرد ئێرانیشی هەیە تورکیاژ ئێستا بەلای رووسیادا دای دەشکێنێ ئەمانە نابن بە فاکتەرێک کە ئەمریکا بخاتە بەردەم ئەو بیرکردنە نوێەوە. The United States requires پێویستە ئەمریکا داوا لە هاوپەیمانەکانی خۆی بکات تا بەرەنگاری ڕژەمەکەی ئەسەد ببنەوە ئەگەر نا ئەوە ینی استراتیژیەتێکی نییە زۆربەی ئەو کاتەی باڵوێر جێفری و تیمەکەی بەکاریان هێناوە لە دۆسەی سووریادا سەنجی خستنە سەر کارکتەرەکانی ناو سووریان نەبووە بەڵکو لەسەر کارکتەرە بیانەکان بووە تا ئەوروپا لە ڕیزی ئەمریکادا بمێنێتەوە تا عەرەبستان و سعودیە و منشینە یەکگرتوەکان ئوردن و میسر لەگەڵ ئەمریکادا بمێننەوە ئەو هاوڕاییەی هەیە بمێنێتەوە رووسیا استراتیژیەتێکی چالاکی هەیە و پێ دەگوتێت استراتیژیەتێکی واقعی مۆسکۆ ڕوو لە جیهان دەکات و دەڵێت دەتانەوێت قەیرانی ئاوەرە و پەنابەرانی سووریایی بۆ هەتایە درێژەی هەبێت دەتانەوێت بنکەی ڕێکخراوە تیرۆریستەکان بۆ هەتایە لە سووریا بێت ئایا دەتانەوێت نادیاری لە گرنگترین شوێنی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێتە ئاراوە و ئەو شوێنە لە ئاژاوەدا بێت رووسیاییەکان قسەیان لەسەر ئەوەیە کە ئەمریکا سەرچاوی ئاژاوەیە لە سووریادا و دەبێت بڕوات بەڵام لەوانەیە کۆمەلگەی نێونەتەوەی لەسەر بەشێکی و داوایانەی ئەمریکا و یاخۆ و هەوڵانەی ئەمریکا قایل بێ بەڵام بۆ نمونە لەسەر دۆسەی ئێران و مانەوەی ئێران لە سووریادا کە ئەمە یەکێکە لە مەرجەکانی ئەمریکا هەم بۆ ئێران و هەم بۆ ڕۆژی سووریاش نابێ میلیشیەکانی ئێران و میلیشیەکانی سەر بە ئێرانیش لە سووریادا بمێننەوە. ئەمە گرنگە و جێسەرنجکەبوونی ئێران لە سووریادا قورسترین دینامیکێکە کە پێشببینی لەسەر بکرێت دەزانی بۆ ئیسرائیل و ئێرانیەکان لە ئێستادا لە ناو سووریادا لە ڕۆژی شەردان ئیسرائیلەکان زیاتر لە 1,000 هێرش و هێرشی ئاسمانیان لە ناو سووریادا کردووە ئەمە لێدانی ژمارەیەکی زۆری شوێنەکانە دەشبینین ڕەوشەکە باشتر نابێت ئێرانەکان بە تایبەتی لە ڕۆژئاوای سووریا خۆیان قایمتر کردووە پشتیوانی لە حیزبوڵای لوبنانی دەکات وەک شیانێک بۆ شەڕی داهاتوو لەگەڵ ئیسرائیلدا ئەمریکا بەرژەوەندی هەیە لەباری ئاسایشی ئیسرائیلیدا ئەمە ژیانی ئەمریکا بەنیاز نییە سووریا جێبێڵێت تا ئەو کاتەی ئێران سووریا جێدێڵێت ئێرانیش خواستی جێژنی سووریای نییە چونکە پشتیوانەکانی بۆ حیزبوڵڵا وەک بەشێک لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی خۆی دەبینێت تەنها کارکتەرێک کە دەشێت بوونی ئێران لە سووریادا نەهێڵێت رووسایە بەڵام پرسیارەکە لەوەدایە رووسیا بۆ ئاوەها کارێک بکە لە کاتێکدا ئێران بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ رووسیادا کاری کردووە ئەمانە هەمووی دەمانبات بەرەو ئەوەی بپرسین ئایا سووریا دەبێتە پیلکەیەک بۆ شەڕی ئێران و ئیسرائیل پێش دەچێت هێشتا ئەمریکا وەڵامێکی بۆ ئەو پرسیارە لەلا نەبێت ئەی ئیسرائیل چیەکە؟ ینی لێرەدا ئەگەر شتەکە ئاوا بێ ئیسرائیل ینی دەرفەتێکی ئەبێ بۆ ئەوەی کە جاریش کە بچێتەوە ناو قەیرانی سووریا بە شێوەیەکی بەرچاو لە ڕێی لەشکریەوە بێ لە ڕێیەکی ئاسمانی ترەوە بێ بە شێوەیەکی زۆر بەرفراوانتر استراتیژیەتی ئیسرائیل ئەوەیە هەر کاتێک ویستی هێرش بکاتە سەر سووریا ئەم استراتیژیەتەشی بەردەوامە بێت بچینە سەر دۆسەی ئەمریکا و تورکیا لە سووریادا تورکیاش لە سووریادا ڕۆڵ دەگێڕێت ئاماژەش بەوە دەکرێت کە بەشێکی ئەگەر و نەگەری شەڕی ئیدلب پەیوەندی بە تورکیاوە هەیە تورکیا هێزی سەربازی لەو ناوچەیە هەیە و هێرشیش کراوەتە سەر یەکەیەکی ئەو هێزە لە ئێستادا ناتوانێت بگوترێت ئاگربەستێکی ڕاستەقینە لە ئیدلب هەیە دەمەوێت بڵێم لەگەڵ رووسیادا ڕشت و ڕاستگۆیانە کار لەسەر ئەمە دەکەین پێشتر هێرش کراوەتە سەر بنکێکی چاودێریمان هێرشێکی خومپارەی بوو و ژمارەیەک سەربازمان بە سووکی بریندار بوون
پێمان وایە ئەوە هێرشێکی بە بەرنامە بوو و لەگەڵ رووسیاشدا قسەمە لەسەر کردووە ئەگەر ڕژیمی سووریا بەردەوام بێت لەسەر ئەو هێرشانە ئەوە ئێمەش هەنگاوی پێویست دەگرینە بەر و با هیچ کەسێکیش گومانی لەسەر ئەوە نەبێت. kasıtlı olduğunu düşünüyoruz. بۆ بەشێکی زۆری شیکەرەوە بوونی تورکیا لە ناو خاکی سووریادا هەر تەنها لەوەدا سنووردار نییە کە بگوترێت ئەجەندای خۆی هەیە. تورکیا لە ئێستادا و لە ڕوانگەی چۆنێتی سەوداکردنیەوە لەگەڵ دۆسی سووریادا بەشێکە لەو شەڕەی کە لە بری دەکرێت لەو وڵاتەدا. تورکیا کارنامەی خۆی هەیە، هەسەنگاندنی خۆی هەیە و ناخوازیە کورد بە گشتی و بە تایبەتیش لایەنی یەپەگا لەسەر سنوورەکەی بن. کێشەی دیکەی هەیە لەگەڵ ئەمریکادا و لەگەڵ رووسیاشدا لەگەڵ هێزەکانی دیکەشدا. تورکیا یاری خۆی بە کارتەکان دەکات لە پێناو بەرژەوەندی خۆیدا و وەک هەموو هێزەکانی دیکە هەسەنگاندن بۆ خودی خۆی دەکات. پێشتر بە ناوی پاراستنی ئاسایشی سنوورەکانیەوە تورکیا شاری کوردنشینی ئەفرینی داگیر کرد و لەگەڵ ئەمریکاشدا کەوتە مشتومڕ لەسەر ناوچەی منبەج. ئەمانە بێلەوەی راپۆرتی زۆر هەن لەسەر پێشێلکاریەکانی تورکیا لە ناو سووریادا. ئەیکەواتە بۆچی ئەمریکا لە بەرامبەر تورکیا بێدەنگە؟ پێم وایە ڕەوشەکە زۆر لەوە ئاڵۆسترا کە ئەمریکا بێت و بە تورکیا بڵێت لە ئەفرین بڕۆ دەرەوە. زۆر ئاڵۆسترەلەوە. هەر بۆیە پێم وایە ئەمەش کەوتۆتە سەر دۆسی ئایندەی سووریا. ئایا ئەمریکا دەیەوێت چی ئایندەیەک ببینێت؟ ئایا تورکیا بەشدار دەبێت یان نا لەو ئایندەیەدا؟ ئایا چارەنووسی ناوچەکە چی دەبێت؟ خود مختارەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا چی بەسەردادێت؟ ئەمانە دۆسی ئاڵۆزن و لەوانەشە کاریگەری بکاتە سەر پەیوەندیەکانی تورکیا و رووسیاش کە لە ئێستادا ئەنکەرە و واشنگتن لە بارێکی خراپدان بەهۆی موشکەکانی S-400ەکانی رووسیاوە. جیاوازی ڕوانینەکان لە سووریادا وهایان کردووە وڵاتەکە بەرەودا بەشبوونی سیاسیانە بڕوات و هەر لایەنە بە هزری خۆی پشتیوانی لە بەرنامەی لایەنێکی دەرەکی بکە. پێش دەچێت ئەم دیاردەیەش کێشەیەک بێ لە بەردەمی UN-دا. ئەمە کۆمەڵگایەکە بە شێوەیەکی بەرچاو دابەش بووە. بێمتمانەیەکی تەواو هەیە. پێویستە کلێنەکانی ئەو دابەشبوونە پڕ بکەینەوە بڕوا و متمانەش بجێڕینەوە تا بتوانرێت هەنگاوی بەرەو پێش بنرێن. بەبێ ئەوە سناریۆی نەشەڕ و ناشتی دەخینە بەرمەترسیەوە و ڕەوشەکەش لە ئاڵۆزی خۆیدا دەمێنێتەوە و ئیتر ئەو سووریایە نابینین کە ببێتە بەشێکی ئاسایی لە کۆمەلگای نێونەتەوەی لایەندەدا. ئەمەش ئەو ئەرکەیە کە کاری لەسەر دەکەین و هەوڵ دەدەین ڕوونەدات. نکۆلاس ئەمریکا چی چاوەڕوان دەکات لە تورکیا لە ناو دۆسەی سووریادا بە تایبەتی؟ تەواوی استراتیژێتی ئەمریکا بۆ دروستکردنی تێکراییەکە لەسەر پرۆسەی سیاسی بۆ کۆتایی هێنان بە شەڕ بە پشتبەستن بە تورکیا. تورکیا لە زۆر ڕەهەندەوە ئەکتەری سەرەکیە لە دیاریکردنی ئایندەی سووریادا. تورکیا زۆنێکی گەورەی بەدەستەوەیە کە ڕێک بەسەر باکووری سووریادا زاڵە و لەوانەشە ئیدلیبیش بخاتە سەری. ئەگەر تورکیا لە قەیرانی سووریادا نەبووایە ئەوە ئۆپۆزیسیۆنی سووریات نەدەبوو. ئالەم ڕوانگەیەوە ئەمریکا سەرکەوتنی لەبەردەم ئەسەددا قورس کردووە و ئەمەش لە ئەستۆی تورکیایە بەهۆی ئەو فشارانەی دەخرێنە سەر ڕژێمی سووریا لە ڕێی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەوە. بەڵام تورکیا خۆی ئێستا بۆ بە کێشە بۆ زۆرێک لەو لایەنانەی ناو سووریا کە هەم شەڕی دژی ڕژێمی بەشار ئەسەدیان کردووە هەم شەڕی دژی دەوڵەتە تێرۆریستیە ئیسلامیەکەی ئەبوو بەکر بەغدادیشیان کردووە. لێرەدا چۆن ئەمریکا توانێت فشار لە تورکیا بکە کە سیاسەتی خۆی بگۆڕێیاننا. کورسە سەختیەکەی ئەمریکاش لەو سۆنگەیەوە کە بەم زوانە سووریا جێ دەهێڵێت. ئەگەر ئەم ساڵ نەبێت ئەوە ساڵێکی تر ینی سووریا هەرچێ دەهێڵێت. ئێستا ئەو هەستە ناو ئەمریکادا هەیە کە شکست بە داعش هێنراوە. سەربازەکانمان چیەکەن لە سووریا؟ هەرچەندە مشتومڕیش هەیە لەسەر ئەوەی ئایا داعش شکستی پێهێنراوە. سووریا درێژترین سنووری لەگەڵ تورکیادا هەیە. تورکیا لە ناو سووریادا پێگەی هەیە. ئەو ناوچانەی تورکیای لێن ڕێک بەسوونیەتەوە بە هەرێمەکانی ناو تورکیاوە. تورکیاش وەها سەیریبوونی ئەمریکا دەکات لە سووریادا کە شتێکی ئەوتۆ نییە بیکات بێجگە لە یارمەتیدانی ئانکەرە لە دۆسیی ئیدلیبدا. ئانکەرە دەیەوێت ئەمریکا باکووری ڕۆژهەڵاتی سووریا بخاتە ژێر کۆنتڕۆلی تورکیاوە و هەروەهاش ڕێگە لە شەپۆلی ئاوارەکان بگرێت لەوەی لە ئیدلیبەوە بچنە ناو تورکیاوە.
ئەمەژە بەوە دەکەی دەڵێ ئەمریکا دەپرسیانی تر تورکیا چ ڕۆڵێکی دەبێ یاخو بۆچی لە سووریادا دەمێنێتەوە بەڵام نێکۆلاسیانی یەکێ لە کێشەکانەوەیە تورکیا لە ساڵی 1956 سەدەی ڕابردوودا چووە ناو قوبرسەوە هەتا ئێستش لەوێ ماوە. تورکیا بۆ نمونە بنکەی لەشکری لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردووە لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە و هەتا ئێستش لەوێ ماوەتەوە. پێ دوایە ینی تورکەکان جارێکی کە ئەفرین یا شوێنەکانی تری کە هێزەکانی لێن لە سووریادا جیان پێڵێ ئەوە مەحاڵە حکوومەتی ئێستای تووشیا ئەوەی بەڕوونی و ئاشکایی باس کردووە کە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەی کەوتۆتە سەر کۆنتۆڵ و کاریگەریەکانی تووشیا بەسەر ئەو ناوچە گەورانەی هاوسنوورن لەگەڵ تووشیادا بە تایبەتیش سووریا. ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە ئەگەر ئەمریکا لە سووریا بکشێتەوە ئایا تووشیا ڕێگە بە یەپەگە دەدات لەو ناوچانە بمێنێتەوە یان بوونی هەبێت. زۆر کەس دەڵێن نا هەرگیز ڕێگە نادات. ئەگەر هاتوو ئەمریکا و رووسیا گەیشتنە ڕێکەوتنێک لەسەر سووریا و ئایندەی سووریا تورکیا ئەتوانێت بە هەمان ئەم شێوەی و بە هەمان ئەم هێزەی ئێستەوە لە سووریادا بمێنێتەوە. تورکیا هەمان ڕۆلی دەبێت چونکە تورکیا دەبێتە خاوەنی گەورەترین کاریگەری لە سووریادا. تورکیا کۆنتترۆلی ناوچەیەکی گەورەی سووریا لەژێر دەستدایە. تەنها هۆکارێکیش کە تا ئێستا ئیدلیب نەکەوتوتەوە ژێر دەسەڵاتی ڕژێمەکەی ئەسەد تورکیایە. ئەگەر تورکیا بیاوێت ئەوە دەتوانێت شۆڕشی سووریا دەست پێ بکاتەوە. ئەسەد و رووسیا و ئێرانیش ئەو ڕاستی دەزان. وەک پرینسیپێکیش سووریا ئێستا یەک وڵات نییە بەڵکو پێگەیەکی جوگرافیاییە و دابەش کراوە بۆ زۆنە کۆنتترۆلکراوەکان چونکە تورکیاش گرنگترین ئەکتەرە و هاوسنووری شەرەگەڵ سووریادا و هێزی سەرباسیشی هەیە لەوێ. ئیدی تا تورکیا پەسەندی نەکات هیچ پلانێک بۆ ئایندەی سووریا نابێت. بە بچینەتەوەرێکی تر سەبارەت بە شەڕی داعش و مانەوەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە لە سووریادا. کۆمەڵگەی نێونەتەوەیی یارمەتیدەرێکی سەرەکی بوو بۆ شکستپێهێنانی دەوڵەتە خەلافەتیەکەی داعش لە سووریادا. بەڵام وەک چاودێر دەڵێن هێشتا ئەرکی کۆمەڵگەی نێونەتەوەیی کۆتایی نەهاتووە بەڵکو کاری زیاتریشی ماوە بیان کات. پێم وایە کۆمەڵگەی نێونەتەوەی کارێکی سەرکەوتوانەی کرد لە بەرەنگاربوونەوەی داعشدا بەڵام پاش ڕاگەیاندنی سەرکەوتن لەو شەڕەدا سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتی کەمتر بووەوە. ئەوەی پێویستە بکرێت خۆت دوورخستنەوەیە لە دووبارە بوونەوەی هەڵەکانی ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژاوە لە ئەفغانستان کردیان. هاوکاتی داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە ئەفغانیەکانمان وەک خۆیان جێهێشت. ئەوە بوو دواتر تاڵیبان و ڕادیکاڵەکانی تر هاتن تا ئەو بۆشایەی ڕۆژاوا لەوێ پڕ بکەنەوە. ناکرێت هەمان هەڵە لە سووریا و لە عێراق دووبارە بکرێتەوە. ئەگەرەکانی مانەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد لە سووریادا یانیش بوونی هەر ڕژێمێک و سیستمێکی هاوشێوەی ئەوەی سووریا وها دەکەن مەترسی تێرۆریزم بەردەوام بێ نەکرد لە سووریادا بەڵکو لە ناوچەکەشدا. تاو کاتی ئەم جۆرە ڕژێمانە دەسەڵاتدا بن لە سووریا یان لە شوێنەکانی دیکە ئەم مەترسی هەیە. تاو کاتی کێشەکانی سووریا لە ڕیشەوە چارەسەر نەکرێن ئەوە دەرفەت هەر هەیە لە دەوڵەتی ئیسلامی خراپتریش سەر هەڵبدات. ئەومان لە عێراق بینی هێزی لەشکری زیاد کرا و لە 2007 و 2009دا وامان دەزانی کە ئیتر ئەلقاعیدە تەواو کۆتایی هاتووە. بەڵام ئاشتەواییەکی ڕاستەقینە چارەسەرێکی بنەڕەتی کێشەکان نەکران. ئیدی داعش جێیەکی بۆ خۆی دۆزیەوە و هات. جا لەوانەیە ئەمە لە سووریا لە هەر جێیەکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبدات. سووریا دەخوازێت لە ڕێی رووسیاوە جارێکی تر لەشکرەکەی ڕێک بخاتەوە بەڵام وەک چاودێر باسی دەکەن لەناو گەنجەکاندا نەڕەزایی هەیە هاوکاتی ئەوەی دەزانرێت لە ناوبردنی ئایدۆلۆژیەتی ڕق و کینە هەر تەنها لە ڕێی میکانیزمی لەشکریەوە ناکرێت. رووسیەکان دەیانەوێت سەر لە نوێن لەشکر یەک بخەنەوە و ملیشیاکانی پێشتریشیان کردووە بە یەکەی جیاواز لە ناو ئەو لەشکرەدا چونکە مۆسکۆ دەخوازێت درێژە بە کاریگەریەکانی خۆی بدات لە ناو دەوڵەتی سووریادا و لە ناو لەشکری وڵاتەکەشدا. بەڵام دەڵێت ئەو کارانە بۆ ڕێخستنەوەی لەشکری سووریا دەکات. نازانم سەرکەوتوو دەبێت یان نا چونکە کێشەیەک هەیە زۆربەی لاوانی سووریا وڵاتەکە جێدەهێڵن نەک ئەوەی بچنە خزمەتی سەربازیەوە. بەڵام ڕایەکی تریشەیە دەڵێت پێ ناچێت ئەمجارە تێرۆریزم بتوانێت بە هەمان شێوەی ساڵی 2014 ناوچەدا گیر بکات وەلێ ئاگاهیش دەدەن سەبارەت بە گواستنەوەی ئەو مەترسیە بۆ شوێنەکانی تر.
هەمیشە ئەو دەرفەتە هەیە کە ڕێکخراوێک وەکو داعش بە نەهێنی کاری خۆی بکات بەڵام پێم وانییە داعش جارێکی تر بتوانێت خۆی ڕێک بخاتەوە وەک هێزێکی چەکدار بەو شێوەی پێشتر بینیومان بتوانێت ناوچەیەکی گەورە داگیر بکات هاوشێوەی ساڵی 2014 مەترسی تەرۆریزم هەر هەیە ئەلقاعیدە نووسرا لایەنە ڕادیکاڵە جیهادی ئیسلامیەکانی تریش ئەلبەت ئەمە هەر لە سووریا نا بەڵکو لە سەرانسەری ناوچەکەدا عێراق یەمەن باکووری ئەفریقا و لیبیا پێدەچێت هەر ئەمەش بێت وهای کرد بێ هاوڕایی هەبێ بۆ درێژەدان بە بەرەنگاربوونەوەی تێرۆریستان لەسەر ئاستی نێونەتەوەیی بەڵام وەک دەگوترێ بە پێی پرەنسیپە دیاریکراوەکان. بەڵێ و بەڕاستیش ڕێکخراوێکی تێرۆریستی باڵی کێشاوە بەسەر زۆربەی ناوچەی ئیدلیبدا واتە هەیئەتی تەحریری شام لەناو ئەنجومەنی ئاسایشدا هاوڕایەکی فراوان هەیە سەبارەت بەوەی شەڕی دژی تێرۆریستان ڕەوایە بەڵام پێویستە بە پێی پرەنسیبی یاسا نێونەتەوەیە مرۆڤیەکان بکرێت. نیکۆلاس بەپێ ئەو لێدوانانەی کە ئێستا جۆمان نییان بوو هیوایەکی زۆر نییە کە تێرۆریزم لە سووریادا کۆتایی پێهات بێ هەرچەنە دەوڵەتە خەلافەتیەکە لە ڕقە بە تەواوەتی ڕوخێنرا. کۆمەڵگەی نێونەتەوەی چه ئەرشێکی لەسەرە لە ئێستادا بەتایبەتی لە شەڕی دژی تێرۆریزمدا. هەرکە سەرچیەکانمانەوەی لە سووریادا و کۆمەکردنی لایەنە خۆجیەکانی سووریایە تا ڕێگە لە گەڕانەوە و سەرهەڵدانەوەی داعش و تیرۆریستەکانی تر بگیرێت کێشە و دۆسەی سەرێکی هەن ئێمە ئەگەر سەیرێکی ئەو زۆنە بکەین کە لەژێر کۆنتڕۆلی ئەمریکادایە واتە ئەو جیانی هێزەکانی سووریای دیموکراتی لێن بەشێکی زۆری ئەو ناوچانە بەهۆی شەڕەوە زیانێکی زۆریان لێکەوتووە و پێویستیان بە خزمە گوزاری بنچینەی هەیە و هێشتاش پێویستیان بە بەڕێوەبەرایەتیەکی پارێزراو هەیە پێویستە ئەمە ئەرکە سەرچیەکە بێت نیگەرانی من لەوەدایە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ بگاتە بڕیارێک کە بودجەی پێویست بۆ ئەو هەوڵە تەرخان نەکات ئەگەر وەها بکە ئەوە وەک نردنی ئاماژەیەکە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی کە ئیتر ناوێت لە سووریا ببێت و مەبەستیشی نییە لێ بمێنێتەوە ئەمەش ڕێک ئەو شتەیە کە داعش دەیەوێت دەوڵەتی ئیسلامی دەیەوێت چاوی جیهان وەربچەرخێت و جارێکی تر خۆی بگەڕێتەوە. ئەگەر ئەمریکا لەوێ نەمێنێتەوە وڵاتەکانی تر بۆ لێ بمێنەوە مەبەستشم لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی دژە داعشە. هیچ هۆکارێک نامێنێت بۆمانەوەیە ئەمریکا خۆی ئەم هاوپەیمانەتی پێکێنا هێشتا ئەمریکا خاوەنی بەهێزترین هێزی سەربازیە لە جیهاندا هێشتا یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان هێشتاش لە توانایدایە ژمارەیەکی بەرچاوی وڵاتان لەژێر سایی یەک ئامانزدا کۆ بکاتەوە ئەوەش ڕوون و ئاشکرایە لایەنەکانی ناوخۆی سووریا جا هاوڕا بنیاننا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا هەر هەمویان داوا دەکەن ئەمریکا لێ بمێنێتەوە چونکە بڕواان بەوە نییە بەشار ئەسەد و هاوپەیمانەکانی بتوانن ڕەوشی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەقامگیر بکەن بڕواان وایە کە ناتوانن و هەر ئەوانیش بەشێکن لە کێشەکان بڕواان وایە بەشار ئەسەد خۆی ئەو کێشەیە کە بۆ مای دروستبوونی داعش و ئەلقاعیدەی ئێستاش جاکە بەشار و هاوپەیمانەکانی نەتوان بیکەن ئیتر دەکەوێتە ئەستۆی ئەمریکا و کۆمەڵگەی نێونەتەوەیی ئێستا بەشار ئەسەد ئەگەر زۆرەکە لە دەسەڵاتە بمێنێتەوە و ئەمانەوە ئەزمونەی کە لە ساڵی یەکە هەمان بوو لەگەڵ عراقی سەدام حسیندا لەوانەیە هەمان ئەزمون دووبارە بێتەوە لێرەدا چۆن بەشار ئەسەد ئەگەر لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە وڵاتێکی لاوازی وێرانی ناسەقامگیر دەبینین ئەو ڕاستیەی کە گرنگە ئەوەیە سەرۆکی سووریا هێندە کێشەی هەیە لە ڕۆژئاوای سووریاشدا کە ناتوانێت سەقامگیری لەوێشدا بێنێتارەوە با سەیری ڕۆژهەڵات و ناوەڕاستی سووریا بکەیت دەبینین ڕژێم لەو ناوچانەش چەندە لاوازە بەڕاستیش ئێران ناوچەی زیاتری سووریای لەژێر دەستدایە وەک لە ڕژێم چونکە ئێران دەخوازێت ڕێگەی دابینکردنی کۆمەکەکانی بۆ حیزبوڵڵا بپارێزێت واتە لە ئێرانەوە بۆ عێراق و بۆ سووریا و ئەو جاش بۆ لوبنان جاکە ڕژێمێک ئەوەندە لاواز بێ چۆن دەتوانێت ڕێگر بێت بۆ نمونە لەسەر هەڵداوانی داعش جا ئەو جۆرە مشتومرە لەسەر مانەوەی ئەسەر لە دەسەڵاتدا لە جێ خۆیدا نییە کاتە ئایندەی سووریا لە مەترسیدایە ئەگەری مانەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا ماین نیگەرانیەکی قوڵی سووریاییەکانە کە قوربانیەکی زۆریان داوە لە پێناو هێنانە ئارای ڕەوشێک و سیستمێکی نوێ لە وڵاتەکەدا.
تراژدیای سووریا کۆتایی ناتوە و هیواش بۆ سووریا ناکرێت نەمێنێت ئەوانەی دەیانەوێت بەشار لە دەسەڵاتدا بمێنێتەوە و دەڵێن مانەوەی بەشار ینی گەڕانەوەی سەقامگیری بۆ وڵاتەکە ئەمانە شتێکی بنچینەییان لەبیر چووە ئەگەر لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە سەرکوتکردن بەردەوام دەبێت کوشتاری زیاتر و ئەشکەنجەدانی زیاتر و لە ناوبردن و وێرانکردنی زیاتر دەبێت ئەمانەش بە ڕۆژی ڕووناک ناکات بەڵکو لە ڕێگەی جۆرا و جۆرەوە دەیانکات چونکە تەنها ڕێگەیەک بۆ مانەوەی ئەم ڕژیمە درێژەدانە بە کارەسات و وێرانکاریەکان دوجار بڕیاری ئایندەی سووریا لە دەستگەلی سووریادایە و پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی یارمەتی ئەو خواستەی گەلی سووریا بدات. گەلی سووریا بڕیاری خۆی داوە چی دەوێت و کامە ئایندە بۆ ئاسوودەیی خۆی و بۆ سەقامگیری وڵاتەکە بە باش دەزانێ هەرچەندە دەشڵێن دوای ئەو مێژووە دوور و درێژەی سەرکوتکردن کارێکی سانا نابێت. ڕژیمێکی کانوێنەرایەتیەکی زیاتری تێدا بێت من ئەوەندە ساویلکە نیم بڵێم لەو شەو ڕۆژێکدا ڕژیمێکی دیموکراتی لە سووریادا دێتە ئاراوە دوا بە دوای نزیکەی 70 ساڵی سەرکوتکردن هەرگیز ئەوە نایەتە دی و بەتایبەتیش پاش 50 ساڵی فەرمانڕەوایەتی بنەماڵی ئەسەد بەڵام ئەوەی سووریایەکان تامەزرۆیان بوونیانە لە دەسەڵاتدا و کرانەوەی گەورەیە بەشداری پێکاتەکانی سووریایە لە دەسەڵاتدا لە چوارچێوەی سووریایەکی یەکگرتوودا. کۆمەڵگەی نێونەتەوەیی لە ئێستادا سەرنجی زیاتری لەسەر پەرسەندنەکانی ئیدلبە وەلێ ئایندەی سووریاشی فەرامۆش نەکردووە. بەڵێ زۆر بە وردی و وریاییەوە لە ڕووداوەکانی ئیدلیب دەڕوانین بەڵام لە هەمان کاتیشدا دەخوازیین بەردەوام بین بۆ کارکردن لەسەر چارەسەرێکی سیاسیانە بۆ هیوایە ئاشتی و سەقامگیری بۆ گەلی سووریا بێنێتە ئاراوە کە زۆر دەمێکە مەینەتی و جەفا دەچێشن. نیکۆلاس چ ئایندەیەک چاوەڕوانی سووریا دەکات؟ ئایندەی سووریا دابەشبوونە ئایندەی سووریا پێگەیەکی جوگرافیە کە دابەشبووە بەسەر زۆنە کۆنتڕۆڵکراوەکاندا لەلایەن کارکتەرە بیانەکانەوە کە دەسەڵاتی خۆیان بەسەر دانیشتواندا دەسەپێنن. ئایندەی سووریا ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ینی تێکشکاندی زۆرێک لە سنوورە کۆنەکانە. مانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا ئەمە بەشێکە لە داوای هەندێک لایەن هەر هیچ نەبێت لە ئێستادا رووسیا بۆ نمونە ئێران بە هەمان شێوە لە کاتێکە ئەم ڕژێمەی سووریا بۆ خۆی بەشی هەرێ گەورە و گرانی کێشەکانە مانەوەی ڕژێمەکە ئەو سەقامگیریە دروستەکە لە نەگەر لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە خەڵک داوای دەکەن. The idea that if Bashar al-Assad stays in power, there's stability. بیرۆکەی ئەوەی ئەگەر بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە سەقامگیری دروست دەبێت لەبەر دوو هۆکار وانە. یەکەم ڕژێمەکەی ئەسەد وەک سەرچاوی قەیران ڕێگر دەبێت لە گەڕانەوەی ئاوارە و پەنابەرەکان بە ملیۆنان پەنابەر لە وڵاتانی دەوروبەری سووریادان و زۆر بەشیان نایەنێ بگەڕێنەوە زیادی خۆیان چونکە ڕژێم زیانی گەورەی لە ژیانیان داوە و نیگەرانیشن لەوەی چونکە بوونەتە پەنابەر ئیدی ڕژێم وەک دوژمن لیان دەڕوانێت. بەڕاستی بەشار ئەسەد وڵاتێکی دەوێت ناری تێدا نەبێت. دووهەم بەشار ئەسەد ئێران و کاریگەری ئێرانی دەوێت جا هەتا ئێران لە ڕۆژئاوای سووریا بێت ئەوە شیانی گەورەتر دێنە ئاراوە بۆ شەڕی ئیسرائیل و ئێران لە سووریادا. ئەمریکا بەمانەوەی بەشار ئەسەد ڕازیە بێ ئەگەر بێت و ئەگەر هاتوو لەگەڵ ڕووسەکاندا گەیشتنە ڕێکەوتنێک. ئەمە بێ هیچ چەند و چوونێک گەشێکە لە شیانەکان لە ڕاستیشدا سیاسەتی ئێستای ئەمریکا کەمانەوەی لە باکوور و لە ڕۆژهەڵاتی سووریادا وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە گەڕانەوەی داعش و هەروەهاش بۆ سەپاندنی بەرزترین ئاستی فشارەکان لەسەر ئەسەد بە مەبەستی دروستکردنی پرۆسەیەکی سیاسیە تا ئەسەد ڕەفتارەکانی بگۆڕێت. ئەمەش بێگومان بڕیاری دەوێت ئەگەر ئەمریکا بێ سووریا جێبێڵێت ئەوە پێویستە بڕیار بدات سەبارەت بەوەی ئایا یەک لە سەرسەی ئەو وڵاتە جێدەهێڵێت و ڕێگە دەدات بەشار ئەسەد فەرمانڕەوایەتی بکات ئایا دەتوانێت ئەو دەرمانە ژەهراویە وەربگرێت یان پێویستە بەهێزتر و تونتر کار بکات و بەشار ناچار بکات دەسەڵات جێبێڵێت. بەڕاستیش ئەمانە ئەو پرسیارانن کە لەناو ئەمریکادا زۆر دەکرێن. ئەمریکا دەخوازێ ئێرانیش ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ ئەگەر بێت و ئێران ڕەفتاری خۆی گۆڕی پێ وایە ئەمریکا ئەم جۆرە سیاسەتەی کە ئێستا تۆ باسە کرد لە سووریادا بیگۆڕێ. بەڕێوەبەراتەکەی ترامپ بەلانی هەرەکەم
بڕوای بەوەیە کە نابێ ئێران هیچ ڕۆڵێکی هەبێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی و بەتایبەتیش لە قەیرانەکانی ناوچەکەدا ئەوە تا دەبینین ئەمریکا و ئێران دەڕۆن بەرەو جۆرێک لە جۆرەکانی قەیران جا ئەگەر ئەوە ڕووداد ئەوە سووریاش دەبێتە بەشێکی ئەو قەیرانە ئەگەر بێت و ڕژێم گۆڕا متمانە چییە کە ئاشتی و ئاسایش هەبێت لە سووریادا لە پاش گۆڕینی ڕژێم و ئەو ئاوارانەی کە ڕویان لە وڵاتانی ناوچەکە کردووە جارێکی کە بتوانن بگەڕێنەوە متمانیان بەگەڕانەوە هەبێت. ساڵانێکی زۆری دەوێت تا گەڕانەوەیەکی با کۆمەڵی خەڵکەکەی ببینین لێرە داشتی گرنگ ئەوەیە ئەوانەی سووریان جێهێشتووە تا پارێزراو بن و چەندێکیش درێژە بکێشێ لەو شوێناندا دەمێننەوە کە هەست بە دڵنیایی دەکات بێ لەوەشی هۆکارێکیش نییە تا بگەڕێنەوە وڵاتی خۆیان هەر بۆیە پێویستە کۆمەلگەی نێونەتەوەیی ڕوبەری ئەو ڕاستیە تاڵب بێتەوە کاریگەریەکانی شەڕی ناوخۆی سووریا تا دەیان ساڵی تریش بەردەوام دەبن. نێکۆلاس زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە زۆر سپاس. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و وەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان دێڵین.